نەرمەندی خۆشەویست محەممەد ڕەوف کەرکووکی دەست پێکەین کە ئێستا سەرقاڵی ئەوەیە ڤیددیۆکلیپێکی نوێ دروستەکات. ڤیددیۆکلیپەکەشی ئەم بەرهەمە نوێیی بە ناوی هەواری عەشقەوەیە. هونەرمەند محەممەد ڕەوف کەرکووکی لە ئێستادا سەرقاڵی وێنەگرتنی نوێترین ڤیددیۆکلیپێتی بە ناوی هەواری عەشق. هۆنراوەی کاوەداشبەندی و میلۆدی و وتنی هونەرمەند محەممەد ڕەوف کەرکووکی و خۆیەتی و ئامادەکردنی میوزیک و ڕیکۆرد و ماسترینگی لەلایەن بڵند قەرەداخیەوە بۆ ئەنجام درراوە لەگەڵ ژەنیارانی گروپی میوزیکی پاییس. کاری وێنەگرتنی ڤیددیۆکلیپەکە لەلایەن زارێ پرۆدەکشنەوە کاری بەرهەمهێنانی بۆ کراوە. دیارە ئێستا سەرقاڵی وێنەگرتنی نوێترین گۆرانی بە ناوی هەوای عەشق لە هۆنراوەی شاعیری ڕۆژهەڵات کاکە کاوەداشبەندی ئاوازی گۆرانیەکە خۆم دامناوە و هەروەها ئامادەکردنی مۆزیکی لەلایەن هونەرمەندی بە ئەزموون کاک خەراقیەوە دانراوە و هەروەها ئەم بەرهەمەش لەگەڵ ژەنیارانی گروپە جوانەکەی پاییس تۆمارمان کردووە. دیارە ئێستا سەرقاڵی ئەوەین و پێم وایە کاری وێنەگرتوون و دەرهێنانی ئەم کلیپە لەلایەن کاکە دەروونەوە کرێ. بە هیواین ئەم بەرهەمە نوێ بێتە بەرهەمێکی باش و خزمەت بە هونەری ڕەسەنی کوردی بکات. باز بۆ کەناڵی کورسات کە ئەمڕۆ کێشا و هات لە چالاکیەکانی گروپی ئێمە گروپی میوزیکی پاییس بەسەر بکاتەوە و بزانێ خەریکی چکارێکی هونەرین. ئەمڕۆ لەگەڵ هاوڕێیان و ئازیزانی زارێ پرۆدەکشن بە هاوکاری ئەو هاوڕێ خۆشەویستانە لەگەڵ گروپی موزیکی پاییس خەریکی تۆمارکردنی کلیپی گۆرانی هەوای عەشقی هونەرمەندی گەورە کاک محەممەد ڕەوف کەرکووکی. دیارم کارە لە ستۆدیۆ گروپی پاییس بۆی تۆمار کراوە بە هاوکاری برا موزیسیانەکان. ئاوازی هونەرمەند کاک محەممەد ڕەوف خۆیەتی و کاری موزیکی لەلایەن بەندەوە بۆ کراوە و بە هاوکاری هاوڕێیانی گروپ. بە هیوام ئەوەی کە بتوانین بەردەوام بین لە کارەکانمان و چالاکیەکانمان بەردەوام بێ لەگەڵ گروپی موزیکی پاییس و سوپاس بوو هەموو هاوکارانمان بەتایبەتی زارێ پرۆدەکشن و بە هیوام بەردەوام بین و ئیشی باش و باشتر بکەین.